ئەو گەنجینەیە یاک و کەسێن زانا و دانا و ئەدیب و ڕوشنگەر و هونەرمەند و سیاسەتمەدار و شۆڕژگێڕ و نیشتیمان پەروەر تێدا هەلکەفتینە. مینا حاجی قادرێ کوی، مەلای گەورە، تاهر تەوفیق، دڵدارێ شاعر. گەنجینەیە ئەفجارە وەک بەڵگە فلم، ژیان نامە، کەسایەتی و شاعر و مرۆڤ دۆست و کورتپەروەر عەونیە شاعر دێ ئێختە بەر چاوێن هەوە. ناوێویە دروست عوسمان حەبیب عەبدوڵڵا لە ساڵا 1914 لە تاخێ بەفری قەندی لە باژێڕێ کۆیە دەست بە ژیانێ کریە. چاوی بە باخ و باخاتە جوانەکان و دیمەنە جوانەکانی کۆی هەڵێناوە، گوێی بە چەهچەهەی بولبولی ڕەزان و قاسبەی کەوی شاخەکانی هەیبە سوڵتان و باواجی گۆش کراوە. لە ڕۆژگارێکی سەفەربەرلک و نەهامەتی و جەنجی جیهانی یەکەم لەدایک بووە. ئەو ڕۆژگارە ئەگەر چاوێک بە کتێبەکانی مێژوونووس تایر حەوێزی دابخشێنین، کۆیێ وەکو زۆربەی ناوچەکانی کوردستان یەکێک بووە لە سەردەما پڕمەینەتەکان لە 1914 بۆ 1970 سەدەی ڕابردوو، کەواتە ئەو شاعیرە لە کاتێکی وا چاوی بە ژیان هەڵێناوە. کۆی و کوردستان پڕ لە کێشە و برسێتی و کۆچڕە و سەفەر و مەرگ و مردن و تاڵانکردن بووە. دیارە ئەو زەمەنە زۆر هەستیارە، لەبەرێ ئەو قۆناغا ساڵی 1914 قۆناغی نوێکردنەوەی شەعر و ئەدەبیاتی کوردیە، یعنی واتە لە قۆناغێکی زۆر هەستیار کاک عوسمان لەدایک بووە. عوسمان ئەدژیە 13 ساڵیدا لە ساڵا 1927 دەست بە خوێندنێت کرد. ئەتکارە هەتا پێنجێ سەرەتایی بخوێنە. عوسمان درەنگ چۆتە قوتابخانە لەبەر ئەوە کە یارمەتی باوکی داوە لەو کاتێک کە زانیویەتی باوکی بەتەنهایە، کەسی نییە و اختیاریش بووە، ئەو دڵی نەهاتووە کە بەتەنهای بەجێبێری، لەبەرەوە کە یارمەتی داوە بۆیە تەخیر بووە درەنگ چۆتە قوتابخانە. هەندێک جار باری خێزانی وا دەکا منداڵ هەست بە بەرپرسیارەتی بکات، یاخود دایک و باوک ڕێی پێنەدەن بۆ ئەوەی دەستباریان لەگەڵ بگرێت. بەڵام دوجار گرنگە، دوجار ئایا ئەو عوسمانە بەو گەورەی کە چۆبەر خوێندن کەسێکی دواکەوتوو بوو لە خوێندن، ئایا ئەو خوێندنەی بە تۆزێک گەورەی یان بڵێن بە مێر منداڵی دەستی پێکرد چ بەرهەمێکی هەبوو؟ مرۆ ئەنجامەکەی دەبینێت. ڕۆژتان باش، بەخێربێن بۆ ساڵی لێ خوێندن. وانەی ئەو ڕۆمان کوردیە، زمانی کوردی کە زمانی دایکە بۆ ئێمە گرینگە. چەند گرینگە کوردستان تا خۆش بێ، کوردستانمان خۆش بێ، وڵاتەکەی خۆمان خۆش بێ کە وڵاتەکی بە پیت و بەرەکەتە. خوێندن لە کات دەگری کە جارانیش کە کوڕ لەدایک دەبوو دەبا مەسئولیەتی زیاتر بکەوتە سەرشان، ئەویش هەروە بووە کە کوڕی گەورە بووە، کە نۆبەرە بووە، هاوکاری باوکی کردووە. بابێوی حەبیب دوکاندار بوو. ئەو دەما وەفات کرد، عوسمان ئەدبیتە شێنگرێ بابێخوا، ئەرکێ خودانکردنا خێزانە خوا ئەدگرتە دەست. بەلێ ئەف ئێکە نابیتە ئاستەنگ هەمبەر پێیگەهاندنا کەسایەتیا خوا. پاشەوەی کە باوکی کۆچی دوایی دەکات، ئەرچی خێزانەکەی دەکەوێتە سەرشان، بەڵام لەسەر ئەوەشەوە ئەو لە خوێندن هەر بەردەوام دەبی، هەمیشە کتێبی بەدەستەوە بووە. کۆیە نزیکەی 100 شاعیری کۆچ کردووی هەتا ئێستا تۆمار کراوایە. 100 شاعیر، ئێمە لە بنکەی ئەدەبی گەلاوێش ناوەکانمان کاتێک تۆمار کرد 100 شاعیری کۆچ کردووی هەیە، جا لە سەدەکانی ڕابردوو بگرێت. لەبەر ئەوە بۆ عوسمان ئاساییە کە لەو ژینگەیە پێ بگات
بچێتە ناو ئەو دوو جیهانە هاوتەریب هەردووچی بەیەکەوە ببات لەگەڵ زگرەکی خۆشی کە ئەمەش لە دەلاقی شتردا بنێن. کاگۆ عوسمان دێتە ناو بواری شانۆ لەوێ لەگەڵ ئەو تیپانە لە گرنگترین تیپەکانی کۆیە بەشداری کردیە کە تیپی شانۆی میلیە لەوێوە قسەی خۆی گوتاری خۆی پەیامی خۆی کە چی پێیە دەوێت چ بڵێ ئاراستەی جەماوەری کردی. ژبەلک و بابێوی کوچا داویێت کە هەموو بەرپرسیاری ئەتکەویتە سەر ئەستوێوی و نکارە درێژە پێدانێ بە خوێندنا خوا بدەت. هاشی چاچی فەرمودانشە ئەو خەریکی چی؟ خەریکی خوێندنەوەمە وڵاتەکەمان پێویستی بە زانست و زانیاریە بێزانست و زانیاری وڵاتەکەمان پێش ناکەوێت وێ من لە مەکتەبدا بڕاوم بەسڵام کتاب دەخوێنمەوە زانست و زانیاری زۆر پێویستە. دەست خۆش بی ئیشەکی باش دەکەی ئەمیش بەردەوام دەبم لە خوێندن. کە باوکی کۆچی دوایی دەکات ئەوە ناچار دەبی کە لە قوتابخانە بەجێ بێری لەبەر ئەوەی کە بژێوی ژیانی خێزانەکەی دەکەوێتە سەر شانی ئەو شانی دەداتە بەرێ ئەگەر چی منداڵش بووە بەڵام توانیویەتی کە خێزانەکەی بە جوانی بەڕێوە ببە. ئەگەر چی ئەو پیاوە نەیتوانیوە درێژە بە خوێندن بدە و کۆیە شاری خوێندن و معریفە بووە ڕەنگە هاوتەمەنەکانی ئەو دەم لە کۆیە لە کەرکک لە هەولێر لە بەغدا و تانانە لە دەروی وڵاتش خوێندبیان بەڵام ئەو بەهۆی کۆچی دوایی باوچیەوە کە ناتوانێت بخوێنێت بەڵام سوودێکی تر دەبینێت. خۆناغی خوێندنی ئەو ساوەکو ئێستانە بوو خەڵک لە شەشی سەرەتایی دەبووە مامۆستا یعنی کە ئەو هەتا پێنجی سەرەتایی خوێندووە خۆناغێکی باشی بڕیوە لە خوێندن. لە مزگەفتا حەتێک لە دەفمەلا محەممەدێ مەلا برایمی عەوداڵانی ناسراو بە دلاوەرێ شاعر هەند لەوانەیەن فقه و شەرع و ڕێزمانە ئەزمانێ عەرەبی ئەتخاند دیڤدا نزیکی 2 ساڵان ئەزمانێ فارسی لە دەفمەلا ئەحمەدێ ڕەش خاند. کە ئەو چووتە حوجرا بۆ ئەوەی زانیاری فراوانتر بێ بەڵام ویستیتی زیاتر بەرەو ئەکادیمی بڕوە یعنی بەرەو ئەوە بڕوە کە ئەو خوێندنەهێتی ئاعترافی پێ بکرێت دانی پێدا بندرێت لەویش لەکوێ دیارە لە قوتابخانەی حکوومیەکانی ئەو سەردەمەیە. خۆی بێبەش نەکردووە لەو میراتە گەورەی کۆی و کوردستان لە زانایانی ئاینی نیوانە بۆ بەڵێ خۆ من تازە نابم بە مەلا من بازرگانم بۆچی بچم خۆم بەوە ماندوو بکەم خۆ من تازە ناچم ببم بە وەرجێڕێکی فارسی بۆچی خۆم فێری فارسی بکەم کەواتە ئەو پیاوە هیمەت و هەوڵی بەردەوام بۆ لە پاڵ کاسبیکردن بۆ ئەوەی ئەو شتانەی کە پێویستە بۆ مرۆڤ فێر بێت ئەویش فێر بێت. چۆتە حوجرەی فەقەیان لەوەی کە زیاتر خۆ پێ بگەینی یەکەم جار چۆتە حوجرەی مامۆستا مەلا محەممەدی مامۆستا مەلا ئیبراهیمی عەوداڵانی دەوێ هەندێک کتێبی شەرعی خوێندووە و ڕێزمانی عەرەبیشی خوێندووە تەواو فێری زمانی عەرەبی بووە. عوسمان لە خوێندنا حوجرەیان دیردکەوە میرزا عەبدولکەریم و محەممەد حەوێزی کو دوو هەواڵێن دلسوزین وی بوون هاناویدا کو تاقیکردنên پۆلا شەشێ ئەنجام بدەت. ئەوان زیاتر هانی دەدەن کە زیاتر بخوونی. مامۆستا حەمەڕێژ
ئەو منهەجەی کە لەو کات لە پۆلیشە دەخوێندرێ هەموو کتێبەکانی لە بۆ دەهێنی بە هەردوو برادەران هەموو منهەجەکەی پێتەواو دەکەن پۆلیشش. دیارە بۆ ئەمەی کە زانستە شەرعیەکان وەرەگرێ و خۆی لە زمانی فارسی ئەبێنیتەوە، بەڵام بەهاندانی کەسانی دڵسۆز دەستبەرداری خوێندنی زانستیش نابێت. ئەمەش دیسان چیمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ کە ئەو شاعیرە، ئەو کورتپەروەرە هەموو ئەو پێویستیانەی بۆ زانستی مرۆڤانە، زانستی زاتی مرۆڤانە هەنگاوی بۆ هەڵێناوە. ئەگەرنا ڕەنگە ئەو چاک زانی بێ بە گەورەی جارێتێت بچێتەوە بەرخوێندن بۆ دامەزراندنی نەبێت، یا هەر پێویستی بە دامەزراندن نەبێت، یا هەر کاتی دامەزراندنی نەبێت. بۆیە دووبارە بە هەستکردنی خۆی بی، بە پێشنیاری هەواڵ و برادەرەکانی بی، خەڵکی دیکەبی، بۆیە دووبارە هاتیتەوە بەرخوێندن و لەوێ هاتووە تاقیکردنەوەی دەرەچی بکات پۆلیشەش بۆ ئەوەی شەهادە بەدەستبێنێ و ببتە خاوەنی بڕوانامەی ئەو کاتە، چونکە ئەو کاتە 6 بڕوانامەی هەبوو، چونکە ئیمتیحانی بەکەلۆری بوو. عوسمانێ گەنج bi sedema hind mamostayên xwe yên Kurdperwer Mîna Salih Feqtan û Elî Agaw, Abdullah Ezîz û Remzî Rehîmî bi başî fêrî ezmanên Erebî û Farsî û edebiyatên evan herdû zimanan dibe. Li vê re hesta Kurdayetiyê li dev wî gelek ebhêz be. بیرۆڕات لە چی تێکەڵ دەبێ؟ ئەو خەڵکە نیشتیمان پەروەر و ڕۆشنبیر و کراوانەش کاریگەریان هەبووە لەسەر، بۆیەش ئەوی چووە لەگەڵ کۆمەڵێک ئەو لەو خەڵکە ڕۆشنگەرانە لەسەری بووە و بۆیە زیاتر چی هەبووە بلوانەیە گەڵاڵە بوو بیتەوە بە نەوعێکی دیکە. ئەگەر فارسیزان نەبا چۆن دەیتوانی ئەو هەموو چوارینەی خەیام وەربژێرتە سەر زمانی کوردی کە پێم وایە چوارینەکانی عونی ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەو 12 کەسەی کا لێرە ناوەکانیان ناهێنم چونکە نەوەک لە بیریان کەم، چوارینەکانی خەیامیان کردووە بە کوردی بە هەردوو شێوەزارەکە سەر و خوارۆ بۆ قسێ کوچکەی سێمیان کە کوردایەتیە کۆیە و کوردایەتی دوانێشی لێکدانە بڕاون. مامۆستای تێگەیشت و پێشکەوتن خواز بوون و بیری کوردایەتیشان بڵاو دەکردەوە. ئەو لەو مامۆستایانە زۆر سوودی وەرگتێ، لەوانە مامۆستا ساڵح قەفتان، مامۆستا عەلی ئاگا، مامۆستا مامەند کەرکوچی، ئەوانە لە کۆیە بووین بیر و باوەڕی کوردایەتیان بڵاو کردیتەوە. مامۆستا ئەوانی لەوەوە زیاتر توانیوێتی کە تێکەڵاویان بی و زیاتر هەستی کوردایەتی وەرگرتووە. هەر لە ڕێبازی خەباتە پیری ئیرشادم دەوێ، من گەلێکی سربەخۆ و سربەست و ئازادم دەوێ. ملکەچی و ژێردەستی پیشەی من نییە ئەی بەدگومان، باسی مێژوو ڕۆژگاری میدیا و مادم دەوێ. سەرگوزشتەی قەیس و لەیلا باسمەکە بۆ من ڕەقیب، داستانی زین و مەم شیرن و فەرهادم دەوێ. سەرنزم ناکەم لە بەرهێز و تەوژمی ڕۆژگار، تێدەکۆشم یان مەرگ یان ژینی پڕدادم دەوێ. ئەندێشەیا و یا شعری هێست بە ناسناوێ خوێ شعری ئەتکەتە عونیە شاعر. بە یادی بەژن و باڵات تاکوکەی دڵخوازی باڵا بم، بەبێ تاوان وەکو یوسف لە زیندانی زولەیخا بم. خۆ من لە تۆ نێزیکترم ڕوود هەر لە بەرچاوە، لە شەوی بێچراییە من بێچرا نابم. وتم ماچی دەمت چییە گیانت دەوێ فەرموو، وتی پێم ناکرێ عونی کە هەر سەرگەرمی سەودا بم. چەند جاران مەسەلەن شعرەکانی ون بووە لەبەر بارودۆخی خۆی و یاخود نەتەوەکە بەگشتی و شارەکە بە تایبەتی، بەڵام بەدرەنگەوە ئەو بوویتە خاوەنی دیوانی خۆی. دین دەبینین عونی شاعیر پەیامەکەی ڕازگۆیانە گەیاندووە، واتە هەر ئەوە نەبووە کە بڵێ
کوردایەتی وایە و پێویستە خەبات وابی ئەوە بخۆشی دوورە پەرێز بێت نەخێر ئەونی خۆشی لەگەڵ کاروانی کوردایەتیدا بووە من ئەگەر بواربی لە بڕگەکانی دواتر ئاماژەی پێدەم کە بەکردە ئەونی چەند لەگەڵ کورد و سربەخۆی کوردستاندا بوو ئەونی شاعر لە دەستپێکا ساڵین چلێ ئەدبیتە ئەندام ئەت ناوا حزبا هیوادا داکۆ بکارە زێدەتر خزمەتا گەل و نیشتیمان و بزاوا ڕزگاری خوازا نەتەوێ خوا بکەت هاوڕێیان ئێمەش گەلێکین وەکو هەموو گەلەکانی جیهان ئیتر نابێت خۆمان بەکەم بزانین وایە قسەکانت زۆر ڕاستە ئێمەش هیچمان کەم نیە لەم گەلانێکە دەبێ هەوڵ دەین بۆ ئێمەش پێشکەوین بگەینەوە بەوان بەڵێ زۆر ڕاستە دواتر کە حیزبی هیواش دێ دڵداری شاعیر و ئەو ڕەفیق عیلمی و ئەو هەموو منەوەرەی ئەوێ ڕۆژێ لە حیزبی هیوا دەبن هیوا بەڕاستی وەکو هیوایەکی کوردایەتی دەبێت بۆیە ئەونی شاعیریش کە وەک کە باسم کرد لەگەڵ پەیامەکانی ڕازگۆ دەبێت خۆشی وەکو ئەندام و چالاک لەنێو ئەو حیزبەدا دەبێنێتەوە کە ئەو ڕۆژە حیزبی هیوا حیزبێکی سەرتاسەری بووە زۆربەی هەرە زۆری خوێندەوارەکانی کورد نووسەرەکانی کورد شاعیرەکانی کورد گەورە هونەرمەندەکانی کورد ڕەسەشێن و پێشەنگەکانی کورد لەنێو ئەو حیزبەدا بوونا یعنی ویستیان لە چەند لاوە پەیامی خۆیان بگەێنن یەک لە بەهۆی ڕێکخراوەکانەوە بەهۆی گروپەکانەوە بەهۆی حیزبی سیاسیەوە لە ڕێنووسینەکانیانەوە یعنی تەمەشا دەکەین لە کۆیە خەڵکی ناسراومان هەیە زۆربەیان سیاسی بووینە بەڵام هاتیینە ناو بوارە ڕۆشنبیریەکەش ئەگەر گۆرانیەکانی یان سرودەکانی هونەرمەندی گەل تایار تۆفیق گوێ بگرین بەشی زۆری شعرەکانی ئەونیە غەزەلەکانی ئەونیە دەق و تێکستەکانی ئەونیە زۆربەی ئەو شعرانە لێرەدا شعری پڕواتان من ناسن سەر بابەتی شعریەتەوە ئەوە کەسانی شارەزاتر لە منان بەڵام دەچێنەوە سەر یەک شاڕێکە شاڕەی نەتەواتی و ڕزگاریە دیارە ئاماژە و هێما لە ناو ئەدەبدا زۆر گرنگە لە لای شاعیراندا زۆر گرنگە کە خاصن کە ئازادی نەبی کە ئەتوو دەکەویە ژێر فشارێکی زۆردارانەی قەتیسکردن و ئازادی ڕادەربڕین نەبێ بۆیە ئەدەبی هێمایی یاخۆ هێماگەری لێرە ڕۆڵ دەبینی ئەویش کە هاتووە خەڵک وە دەزانی مەسەلەن قسە لەگەڵ عاشقەکەی دەکات لەگەڵ یارەکەی دەگات لەگەڵ کچێک دەکات کە نیشتیمانەکەی بەو دەچوێنی و قسەی لەگەر دەکا بە هەموو شێوەک دەیدوێنی ئەونی لە هونراوەیە خودا شینێ بۆ قازی محەممەد ئەدگێڕیت و ئەدبێژە خێرکارم بەداخەوە چی بووە؟ کارە سات قازی محەممەد لە سێدارەدا لە سیمارتی چلو حەوتە لە چەبگەردی چەرخی چەوتە لە مەهاباد لە چوارچرا داری بێدادی هەڵکرا ئەو دارەی پێشنیوە شەوە وەستا لە ژێریا پێشەوە گوتی ئێستا دەڵێم کوردم لە ڕێی ئازادی کورد مردم شەوێکی پڕتاسە و خەم بوو لە کوردستانە ماتەم بوو شیم بوو ڕۆڕۆ بوو فەریاد بوو بۆ پێشەوای مەهاباد بوو تەمەشا دەکەین ئەویش هەم شعر دێ دەنووسی لە بۆ ئەو مەینەتیەی کە نەتەوەکەی لەو زوڵم و زۆر و لەو ئەو ئاگادار بکاتەوە هەم دێت بە شانۆش زیاتر خەڵک ئاگادار دەکاتەوە لێرە قازیە لەوێ ئەو دێت شانۆگەری کاوەی ئاسنگەر دەوری تێدا دەبینی کاتێ ئەو هیوایە لە بەین دەچێ ئەو چرایە دەکوژێتەوە شاعیر کانی گریان و وشەی دەتەقێتەوە ئەو شعرە بەرزەی کە ئەونیش بۆ لە سێدارەدانی پێشەوە یا قازی محەممەد یا مەیدانی چوارچرا و قازیەکان لە چوارچرا دەیڵێت شعرێکە پڕ بە پێست بۆ ئەوێ ڕۆژێ هەتاکو حزبا هیوایە چالاک بوو ئەونیە شاعر تێت کوشە لە ساڵە 1946 پارتی دیموکراتی کورد ئەتهێت دامەزراندن لەوی دەمی ئەچیتەت ناوە ڕێزێن پارتیدا ئەدبیتە ئەندامە کارا و چالاک هاوڕێیان
خۆتان دەزانن پێشتر حیزبی هیوامان هەبووە ئێستا حیزبێکی تر دامەزراوە بە ناوی حیزبی پارتی دیموکراتی کورد پێم باشە هەمومان بەشداری لەو حیزبەیدا بکەین بۆی خزمەت بەگەل و نیشتیمان بکەین چونکە ئێمە وەکو میلەتی کورد لە کاتێکی هەستیارداین وڵای کاگعونی هەر شتێک لە پێناو خزمەتی گەل و نیشتمان بێ ئێمە بۆ پڕی خۆشحاڵی و ئامادەین دەسخواش بکە کوڕینا کاگعونی ئێمەش وەکو گەنجی کورد وەکو لای کورد پێمان خۆشە زۆر بە شانازی و خزمەتی گەل و ئەو نیشتیمانە بکەین دەستخۆش بی پێویستە بەڕاستی هەمومان هاوکاری یەکتر بکەین بۆی ئایندەیەکی گەشت بلو میلەتی کورد دامەزرێن ئیشاڵڵا بە پاڵ پشتی هەموو لاو گەنج ئیشاڵڵا ئەم شۆشە بەسەر دەخین ئیشاڵڵا دیارە حیزب هەر بۆ خۆی ئامانجێک نییە بەڵکو ئامرازە وەسیلەیە لە بۆ شتێکی دیکە بەکاردێک نەکە هەدەفێک بیر خۆی لە خۆیدا ئەوانەش کە ئەو ڕۆشن بیرانە حیزبیان بۆ ئەوە بەکارهێنایە بەڵام زۆر تیشەیە حیزب لەوانەیە لە حیزبێک بووبی ئەو حیزبە بەدڵی ئەو نەبی لەوانەیە پەیڕۆ پرۆگرامەکەی وانەبی لەوانەیە بیر و ئایدیاکەی بەدڵی ئەو نەبی بۆیە لەوانەیە بڕوە لە بۆ حیزبێکی دیکەوانە دیارە ئەو پارتیش کە لە دامەزرایە لەو سەرەتایەک خەڵکی کۆی زۆر لە تێدا بووە لە قیادیەکان کاتێ پارتی دموکراتی کورد دادەمەزرێت کە دواتر دەبێتە پارتی دموکراتی کوردستان زۆربەی ئەوانەی لە هیوان دەستنە نێو ئەو حزبە تازەوە زۆر بەشیان هەر هەمان ئەو کەسانن کە کەسی نخبە و پێشەنگن کەسی دیارن کەسی خوێندەوارن کەسی فیداکارن ئەو کەسانن کە بەڕاستی لە مەیدانەکەدا چالاکن ئەونی لەوێ دانابڕێ لەو کۆمەڵە هاوڕێە ئەونی شاعر لە هونراوەیەن خوددا ددەت خۆیاکردن کۆ باوەریەک ڕەها بسەر بخۆبوونا کوردستانی هەبوویە دیارە زۆر گرنگە کە لە نێو ئەدەبەکەیدا بەگشتی کە ئەو هەر شعری نیە وتاری هەیە پەخشانی هەیە مسشانەوەی هەیە ئەوانە هەمووی لەوانە تەمەشا دەکەی بیری ئەو دەردەکەوێت کە بیری سربەخۆیە بیری ئازادیە بیری ئەوەیە کە وڵاتەکەی سربەخۆ بێ خاوەنکیانی خۆی بینەتەوەکەی هەموو ئەوانە زۆر گرنگە دیارە کە شاعیربی سیاسیشبی هەر بۆ خۆی ئەتو دەڵێن هونەرمەندیان ئەدیب خۆی لە خۆیدا چییە سیاسیە بێگومان شاعیرێکی وەکو ئەونی کە مێژووی کوردی خوێندیتەوە مێژووی ئەو هەموو خەبات نامە و خوێندیتەوە پێی وا بووە کە ئەو هەموو خەبات نامە و خوێندنامێ بارتەقای ڕزگاربوونی یەکجارەتی و سربەخۆی یەک نەک بارتەقای جۆرێک لە جۆرە ئیدارەدانەکان کە ڕژێمەکان جاردار مامەڵیان لەگەڵ حیزبەکان دەکرد ئۆتۆنۆمی فلان و ئەوانە بۆیە لە ڕنگدانەوەک لە شعرەکانی هەیە کە پێمان دەڵێ کورد مافی سربەخۆبوونی هەیە ئەونی شاعر هەردەم ئتخەمە ئەدەبا کوردی و ڕۆشنگەری و پرسانەتەوەی بوو بسەدەما شعرین کوردپەروەری زۆر جار ڕاستی زیندانکردنێ هاتیە ئەوانی کە لە کاروانی کوردایەتیدا بوونا لە سەردەمی پاشایەتی زۆربیان دوورخراونەوە بۆ نوگرە سەلمان و سزادان و لە کاردەرکردن و دوورخستنا ئەونیش بێبەش نەبووە لەو سزادانە لە پای کوردایەتیە ئەونیە شاعر لە 27 لە 1992 بسەدەما تۆپبارانکردنا دەڤەرا کویە ژە ئالیە ڕژێما بەعزڤە ساجمەیەک بەردکەویت و گیانی خۆش دەستت کەسێکی زۆر بەڕاستی دەگمەنمان لە قیست و کەسێکمان لە دەست و کە دەیتوانی قسە بکە کە قسەشی وەڕێ دەگیرێ و حساب بۆ قسەی دەکە ئەونی شاعر لە دوای خۆی دیوانێکی بەرزی پڕ شعری نیشتیمانی بەجێ هێشتێ جگە لەوەش هەندێک کتێبی دیکەشی هەیە چیرۆکیشی هەیە هەندێک دەستنووسی جوانیشی هەیە لە دوای خۆی بەجێ هێشتووە.